باڵندکردنەوەی مۆرفۆسیمانتیکی وشەی پەروەردە دەمێنێنەوە. ئێستا کار لەسەرەوە دەکەین کە ئەو وشەیە ئەو مۆرفیما کە وەرە لە ناو پەروەردە و لە خواردن و واردەی هەورامیەوە وەرگیراوە واتاکەی ئاشکراکەین چییە؟ ئەوەی واتاکەی لە ناو پەروەردە بزانین، چونکە واتاوە پێکمان کۆمەڵە گۆڕانی زۆری بەسەر هاتووە و واتاکە شتێکی گرنگمان پێ دەڵێ، بۆیە دەبێت بە شوێنی بڕین لەوانەیە خۆڵەجاو. ئێستا بەر لەوە کە بچون سەر ئەوەی یانی گیان و گیانی خەم خواردنە کاتێک کەسێک دەکەوێتە ناو خەم خواردنەوە خەم خواردنەکەی پەیوەستە بە شتانێکی ترەوە دەبێت ئەم هەموو دەوروبەرە وەرگرین و بچینە ناوی و لێکی بینەوە تا بزانین خەم خۆری چی لە ئینسان دەکات، چی لە مرۆڤ دەکات، ئایا ئەو دۆخەی خەم خۆری بە مرۆڤی دەدات دۆخێکە پەیوەندی بە دۆخی ئەو کەسەوە هەیە کە کەسێک پەروەردە دەکایە. دەبێت جارێت لێرەوە ئەمە بزانین یانی خەمخۆری لە ناو پەروەردە خودی پەروەردە هەیە، شتێکی ئەساسیە، شتێکە نییە یا هەیە؟ ئایا وشەکەت دەتوانێت من پێ بڵێ کە بڵێ خەمخۆری شتێکی بۆ نمونە بنچینەیە لە ناو پەروەردە، یانی پەروەردە کەسی پەروەرد ئەوەی کە پەروەردە دەکا دەبێت خەمخۆریش بێ، یعنی دەبێت خەمخۆر بێ جا دەتوانێت پەروەردەکە بکات. خەمخۆر بێ یانی چی؟ یانی بکەوێتە ناو خەمەوە، بکەوێتە ناو خەمەوە یانی چی؟ وام شتە ڕەبتی بە چیەوە هەیە و ویژدانی ئەو کەسە چی لێ دێ کاتێک کە خەم دەخوا، لە ویژدانی هاچی ڕوو دەدا، لە ناو یا دەکرێت بڵێن لە ناو دڵیا چی ڕوو دەدا. ئەمە پرۆسەیەکە لە ناوەیە، ئەم پرۆسەیە کە ڕوودەدا لە ڕاستیان لە ناو کەسەکانە. ئێمە مامۆساکان بۆ نمونەکاری پەروەردەیی دەکەن پەیوەستن بە حکومەتەوە، حکومەت نە دەتوانێت ئەم شوێنە چاودێری بکات نە بۆشیەیە چاودێری بکات، یعنی شتێکە ناکەوێتە ناو گرێبەستی پەیوەندی نێوان حکومەت و مامۆستا. وامە بەشێکی ڕوحی پەروەردەیە کە لە دەرەوەی گرێبەستەکەیە، بەڵام بەبێ ئەمە پەروەردە ممکن نییە. لەبەرەوە پێویستە ئێمە باش لەمە تێ بگەین بۆ ئەوەی وەکو مامۆستا بزانین ئەرکەکەمان چییە، دەبێت چی چۆن بینێن و دەبێت لە چ دۆخێکا بین کاتێک کە ئێمە منداڵەکان لە بەردەممانان پەروەردەیان دەکەین و پەیوەندی ئێمە و ئەم منداڵانە چییە و لە ناو چ جیانێ و ئەو پەیوەندیە ویژدانی ئێمە بە مناڵەکانەوە چییە؟ ئەمە چ ڕۆڵێکی دەبێت لەوەی کە ئێمە دەکەوینە ناو ئەم کارەوە، ئەو بەرهەمی کارەکە چه ڕۆڵێکی دەبێت لە بەرامەکە و ئەو بەرهەمەی لەمە دەکەوێتەوە چییە؟ ئەمانە هەمووی گرنگن، بەڵام وەکووتم دەبێت لێرەوە دەست پێ بکەین بەرەبەرە دەڕۆین بەرەوە. لەناو فەرەنگەکان ئەفەندێکیان هێناوە بۆ کاتێک کە باسی بۆ نمونە پەروەرد دەکەی یا باسی وەرد هەر ئەوە لێدا بینەکیان هات بۆ بڵێن ڕستەیەک پەندێک دێن کە پەندەکە بەڕاستی لای من سەرنجڕاکێش بوو، چونکە ژیاکاری گەیە بۆمان دەکا و منە و ژیاکاری لە ڕێگەی پەندەکەەوە دەکەم، ئینجا دوایەوە دەچینە ناو دنیا ویژدانیەکەی خەم خواردن. پەندەکە دەڵێ نانکەرم بمرێت خەمخۆرم نابێت. بۆچی خەمخۆر گرنگترە لە نانکەر؟ یعنی چی؟ نانکەر ئەوەیە کە نان بۆ کەسێک دەکا، خواردنی بۆ حازر دەکا، ینی لەگەڵ خەمخۆر ئەڵێ ئەو بمرێ باشترە لەوەی کە خەمخۆرەکەم. ئەمە وەرگرە لە ناو دایەنگەیەکە کە منداڵەکان هەر خەمی ئەوە دەخۆن نانەکەیان بۆ نەخەمیەوە دەخۆن، نانەکەیان پێ دەدەن، یعنی نانکەرن بۆ مناڵەکان، نان ئامادەکەرن بۆ منداڵەکان. شتانێکی تر هەیە ئەوە بە
دەیکەن بەڵام ئەمانە خەمخۆر نین. ئەم پەندە کوردیە دەڵێ ئەوان بمرن بەس خەمخۆرەکە نەمرێ باشترە، یعنی خەمخۆرەکە بمێنێ ئەو بمرێ. ئەمە بۆچی ئاوای؟ هەلێرە یەکسەر خەمخۆری دەمانباتە ناو دنیایەک لە دەرەوەی دنیایەکی پیشەییە. نانکەر پیشەیە و دەکرێت کەسێکە نانکەرە لە شوێنێک ئەسڵەن هیچ پەیوەندێکی بەو کەسانەوە نەبێت کە نانەکەی وێ نانەکەیان بۆ بووسێت. دەکرێت بۆ نمونە نانکەرێک هەر لە ڕێگەی کۆنتۆیەکەوە هیچ پەیوەندێکیشی نەبێت لە شوێنێکا دەچێت ئیشەکە دەکا و لە ڕێگەی ئەو کارتە بانکیەوە دەتوانێت پارەکەشی وەرگرێ بەبێەوەی هیچ ڕەبتێکی بە کەسەوە. نانەکە دەکات و نانەکەش بەڕێوەپێ دەڕواچی دەدێەوە. ئەمە کارێکی پیشەیە. تامان لێرە من نامەوێت لە شانی کاری پیشەیی بەهای کاری پیشەیی بکەمەوە، بەس دەمەوێت ئەوە جیاکەمەوە ئایا یعنی خەمخۆری شتێکی پیشەییە، کارێکی پیشەییە یا کارێکی پیشەیی نییە. یعنی دەکەوێتە ئەو شوێنەوە کە ئینسان ناتوانێت گرێبەستی بۆ بدا، یعنی ناتوانانی ڕێککەوی لەسەر ئەوەی من خەمی تۆ بخۆم. ڕێککەوتن نییە لەمە. ئەمە شتێکە یا لە توا هەیە یا نیتە، یا خەم داد دەگرێت بۆ شتێک یا داد ناکرێت. و ئەوەنا ئێمە ناتوانین بە ڕێککەوتن لەگەڵ کەسێکە ڕێککەوین بڵێن ئەم منداڵە لای تۆ دادەنەی خەمی بخۆ و دەبێت خەمباربی بۆی کاتێ، ینی ئەو خەم دادگرێ کاتێ فەرزەن لە حاڵەتێکایە نەگەر لەوەی کە ئەو کاتێک لەگەڵ یای تۆ خدە مۆزۆی خەم ئەسڵەن جاری وایە لە دوورەوە ڕوودەدا. ئەو وانە غایبن، ینی منداڵەکە لە شوێنێکە بۆ نمونە دایکەکە لە شوێنێکی ترە، بەڵام دایکەکە لەو شوێنەیە لەوانەیە ئیشێکی شیە بێ ئیشێکی پیشەیی، بەڵام ئەڵێ دڵم لای منداڵەکەم، یعنی ئەسڵەن لە ناو بەس جەستەی لە ناو ئیشە پیشەیەکایە، بەشەکەی تریە لەگەڵ منداڵەکەیە، یعنی لێ غای لە منداڵەکە غایب نەبووە. لەبەرەوە ئەمە کردەیەکی ویژدانیە، کردە ویژدانیەکان گرەویان لەسەر ناکرێت، ڕێکەوتنیان لەسەر ناکرێت. ئەمانە شتانێک نین کە ئێمە تەنانەت لە شوێنەکە فێرکردنیان نییە. ئێمە بین کەسێک فێری ئەوە بکەین کە خەمخۆر بێت، یعنی ئەمە شتێکی ئاوانە. لەبەرەوە ئەمە دەبێت فعلەن ئینسان کاتێ کە دەبێتە کەسێکی خەمخۆر و خەم دەچێژێت کە فعلەن وەکو ئینسان بیر لە خۆت بکاتەوە. یعنی تۆ کە وەکو ئامێرێک کە لە ناوکاری پیشەیە تۆ ڕۆڵێکی ئامێری وەردەگری، هەرگیز ناتوانانی ینی وەکو ئینسان بیر لە خۆت بکەیت. لەو شوێنەی کە وەک مرۆڤ بیر لە خۆت دەکەیتەوە و لەو شوێنە کردە ویژدانیەکان دەست پێ دەکەن. ئەم کردە ویژدانیانە خەم خواردن نییە، یعنی کردەکانی دڵ، کارەکانی دڵ. بۆ نمونە خۆشەویستی کاری دڵە، یا زۆر شتی ترەیە لەوانە کە فعلەن کاری دڵە، ئەمە شتێکە ناتوانانی کەس فێرکەیت. بۆ نمونە هاوڕێیەتی، ئێمە ناتوانین خەڵک فێری هاوڕێیەتی بکەین، دەورەی بۆ بکەینەوە بۆ ئەوەی فێری هاوڕێیەتی بکەین. ئەمانە هەمووی شتانێکن لە ناو ئینسانەکە خۆیان ڕوو دەدەن و دەرەوە وەکو بڵێ ناتوانێت مداخەلەی ئەو شوێنە بچێتە ناو ئەو شوێنەی کەسەکە و شتێکە ئەسڵەن ئینسان کە تێی دەکەوێت وەکو وایە بکەوێتە ناو خەڵوەتێکەوە هەر خۆی و ئەو شتە دەمێنێتەوە کە خەمەکەی دەبێت. یعنی دایکێکە تووشی خەم خواردنی مناڵەکەی دەبێت ئیتر شتەکانی تر نابینێت. تەنانەت ئەو بینینەی دەرەوەی دادەخرێت، بینینەکەی ناوەوەی دەکرێتەوە کە منداڵەکەی لە کۆمەڵە دۆخی جاجیا دەبێت. یەک دنیا ئەگەر هەیە دێنە بەردەمی کە ئەوە گەرانە دەبینێ منداڵەکەی شتێکی بەسەر یا منداڵەکەی بۆ نمونە لە ئێستا برسی بێت یا شتێک لەو باب. لەبەرەوە لێرە ئەم پەندە کوردیە پێمان دەڵێ ئەوەی ویژدانیە گرنگترە لەوەی کە پیشەیە. لەبەر ئەوەی ویژدانیە هەبوو، ئەوەی کە پیشەیەکە دەیکا ئەویش دەبێت. بۆ نمونە خەمخۆرەکە ئەگەر
لەتێک ئەگەر نانێکی هەبێ بزانێ ئەوەی کە خەمی دەخوا برسێتی نانەکەی پێدەدا بەس نانکەرەکە نایداتێت. لەبەرەوە خەم خۆرەکە یعنی دەچێت سواڵی بۆ دەکا بۆەوەی نانەکەی بۆ بێهاکە کە خەمی خوارد. لەوانەیە لە خەم خواردن ئەسڵەن لەوانەیە وار لێکە نەگەر وار لێکە واشە جاری وایە تۆ ئەو کەسەی خەمەکەی دەخۆی کە دەچی بەدەمیەوە ئەمە دەکەیت ئەمە بۆ خۆت لێ ناکەیت. یعنی بەس بۆ ئەوەی کە خەمەکەی دەخۆی دەکەیت. و دۆخێکە کە تۆ ئەمەش دەکەی هیچ بەرامبەرێکی نییە. یعنی شتێک نییە کە ئەوەی کە لە بەرام ینی وەکوی کاری پیشەیی نییە کە تۆ ئەمەت کرد لە بەرامبەریە پارەیەکە وەری دەگریت. کەس پارەیەوە ناداخەنێت خۆت. یعنی خەمخۆری پارەی تیا ئەسڵەن یعنی ئەگەر مەبەستێکی تیا بێت خەمخۆری نییەیتر. لەبەرەوە خەمخۆری ئامانجەکەی لە خۆیایەتی. یعنی ئەوەیە کە تۆ ئەمەت کرد منداڵەکەت لەو دۆخە ئازارەت دەرێنە ئەمە ئیتر ئەوەیە کە ئەهدیەکەی تۆیە. ئەمە دیاریەکەی تۆیە. لەناو خەم خواردنە دیاری هەیە. دیاریەکە لە خودی کارەکەیە کە دەکرێت. دیاریەکە چییە؟ ئەو ئیسراحەتی دڵەیە کە تۆ دەگیت لە دوای خەم خواردن. کە ئەم خەمی ئەم شتە دەخۆیت و دەگاتە جێگەکەی خۆی و تۆ هەستت کرد توانیت بیکەیت، ئەو کاتە یەکسەر لەم حاڵەتە سوکناییەک ئارامیەک لەناو دڵ و دەروون تا دروست دەبێت کە ئەمە بەڕاستی ناتوانێت یعنی بەشتی تر دروست نابێت. یعنی شتێک نییە کە تۆ بتوانیت بیکڕی، شتێک نییە کە بتوانیت دەستی خەیت. لێرەوە دایکێک بێنە پێشچاوتە کە لە شوێنێکە منداڵەکەی لە ماڵەوەیە و خەمی ئەوەیەتی منداڵەکەی برسی ببێ. لێرە کە خەمی ئەوە دای دەگرێ منداڵەکەی برسی ببێ، دایمە منداڵەکە لە پێشاوێتی دا بنێ ئەم دایکە لە شوێنەکە لەگەڵ کەسانێکایە بەقەدەر یعنی چەند خەمەکە بخوا، خەمی منداڵەکە بخوا، ئەوەندە لە دنیاکەی دەوروبەریدا دەبێت. ئەوەندە هەست بە ئازارێکی دڵ دەکات، ئازارێک کە لە ناوایەتی تەبەن ئەمە لە کێوە زیاد دەکا هەتا احتیمالی برسی بوونی منداڵەکە لە دوورەوە زیاد بکا خەمەکەی ئەمیش زیاد دەکات. هەتا ئەو ئەگەرانی کە لە بەردەستایەتی بیریان لێ دەکاتەوە، بۆ نمونە خوشکەکەی بچێت بۆ لای منداڵەکە یا فلان شت یا فلان، ئەو ئەگەرانی کە وەریان دەگرێت. یعنی لێرە خەم خواردنی شتێکە کارێکە کە یعنی دەبێت بیکەیت بۆ ئەوەی شتێکەیە ڕوونەدا، ئەمە دەتخاتە بەردەم جۆرێک لە زانی، جۆرێک لە ڕێگادۆزی. زۆر جار بڵێن مامۆساکان کە گفتوگۆ دەکەن و پرسیارە دەکەن باشە ئەمە چۆن بکەین، یعنی چۆن ئەم منداڵە فێری ئەو شتە بکەین، ڕێگاکە کامەیە، بە چ ڕێگایە؟ ئەسڵەن خەم خۆی ڕێگاکەت پیشان دەبێت. یعنی کە تۆ خەمی منداڵەکەت بوو، یەک دنیا ڕێگا هەیە دێ بە خەیاڵ تا تاقی دەکەیتەوە بۆ ئەوەی ئەو برسیەتە لە منداڵەکانەیە. کاتێکام دایکە لە دوورەوەیە ئیتر بیر دەکاتەوە، بۆ نمونە تەلەفۆن بۆ خوشکەکەی بکە یا فلان بکە یا خۆی بڕواتەوە، ئەرێ چۆن بڕواتەوە، چۆن بگاتەوە منداڵەکەی کە بەسی نەبێت. ئەمانە هەمووی لە ناویان دێت و دەچێت. یعنی چی؟ یعنی ڕێگا دۆزی دەکات بکات. و بۆیە لەناو هەموو خەم خواردنێکە ڕێگا دۆزی. بۆ نمونە تۆ خەمی منداڵەکەت دەخۆی کە لە شوێنێکایە جێگەی بیر دەکەیتەوە، ڕێگای ئەگەری جیاواز تاقی دەکەیتەوە بۆ ئەوەی منداڵەکەت جێگاکەی بۆ پێدا بکەیت. ئەم تاقیکردنەوەی ئەگەرانە تەبەن کاتێک کە تۆ دەیت ئەگەرەکان تاقی دەکەیتەوە و هەر جاری ئەگەرێک فەشەل دێنێ لەگەڵ فەشەلێنانی ئەگەرەکە کە سەر ناگرێت خەمەکەی تۆ چی دەبێت؟ تۆ گلاس پەیکێکی تر خەم دەخۆتەوە، دڵت خەمەکە دەخواتەوە. وەکەم کە خەمەکە دەخواتەوە ئازارەکەی ناوەت ئەو هینەی کە لەسەر تەهی دڵت زیاد دەکات.
کاتێ ئەگەری دووەم تاقی دەکەیتەوە ئەویش نابێت ترست لێرە ترست بۆ دروست دەبێت قەلەقت بۆ دروست دەبێت ئەمانە هەمووی شتی وجدانی کە لە ناوتان دروست دەبێت ئەگەرێکی تر تاقی دەکەیتەوە بامان شێوە ئەم ڕاڕاییە و ئەمینە زیاد دەکات بەڵام لامان کاتا تۆ کۆڵ نادەی ڕێگای تر دەدۆزیتەوە ئەگەری تر دەدۆزیتەوە ئەمە بێن لە پێش چاوتان بۆ دابنێن کە خەمخۆری ئەساسی ئەوەیە کە تۆ مامۆستابی و ئەو منداڵانە لە بەردەمتان کە تۆ پەروەردەیان دەکەیت و خەمی شتێکی ئەو منداڵانە دەخۆیت کە پرۆسەکە تەبەن ئاڵۆسترە لەمەی کە ئێستا باسی دەکەم دواتر باسی دەکەم بەسەر دەمەوێت ئەمە بێتە بەرچاوتان کە بزانن پەیوەندیەکە لەگەڵ ئەم مەوزوعی خەمخۆریە چیە بێت ئەگەر کەسێکی لە ڕووی سایکۆلۆژیەوە ڕێگاکان بدۆزیتەوە باشە چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتەی منداڵەکە بکەم ئەوە دەچی بە شکۆکی سایکۆلۆژی مامەڵی یانی شتێکی حاضر هەیە سایکۆلۆژی پێت دەڵێ لەو حاڵەتە منداڵەکە وا بوو وا بکە بەڵام کە تۆ دەچی لەم حاڵەتە منداڵەکە وا بوو وا بکە ئەمە خەم خواردنەکەی تیانی ئەمە شتێکی دەکرێت میکانیکی بێت تۆ بیکەیت و بەڵام کاتێک خەمەکە ڕێگاکەت پیشان یعنی خەمەکە مامۆستا سایکۆلۆژیەکە یعنی خەمەکە خۆی تەنانەت ڕێگایەکت بۆ دەدۆزێتەوە کە چی بکەی لەگەڵ ئەو منداڵە ئەگەر بێت و خەمەکەت هەبێت بۆ ئەوەی بڵێن ئەو ئاوانە بێ و جۆرەکی تر بێت کەواتە خەمخۆری وەکو ئەوەیە دەخاتە ناو گیانێکەوە وەکو چۆن شەرابێک دەخۆیتەوە دەخاتە ناو خەیاڵێکەوە خەمیش فعلەن لێرەوە یا ڕەبتیان کردووە بێتەوە دەخاتە ناو خەیاڵێکەوە و ناو بیرکردنەوەیەکەوە بیر و هۆش و هەموو شتێکت لەویا کۆبووەتەوە لەناو خۆتا لەناو ئەم خەیاڵای تەنانەت ئاگات لە دەرەوە نییە دەرەوەی خۆت نییە یعنی پەیوەندیت لەگەڵ ئەوەی کە لە دەرەوەیە دەپشێت تۆ لێرە پەیوەندەکەی ناوە چەند بەهێز بێ ئەوەندە هەست بە دەرەوە ناکەی لە هەست بە چی دەکەیت هەست لەناو ئەم گیانایە ئەم گیانەی کە خەمەکە دروست دەکات کاتێک ئەوە بە قوڵی کەوتیتە ناو ئەم گیانەوە ئەگەرەکان تاقی دەکەیتەوە ئەگەرەکان لەویا چی ئەو ڕێگایانە تاقی دەکەیتەوە کە ئەو منداڵە یا دوور دەخەنەوە لە شتێک یا لە شتێک ڕزگاری دەکەن یا هەر شتێکی تر لەمانەی کە تۆ خەمەکەی بۆ دەبێت لەبەرەوە خەم ڕێگا دۆزە ئەستەن بەبێ خەم ممکن نییە مەعرفە لەبارەی پەروەردەوە بەرەبێت ئەوانەی کە توانی ویانە ئەو ڕێگایانە بدۆزنەوە کە مامەڵە لەگەڵ ناڵا دەکەن دەبێت کەسێکی زۆر خەمخۆری منداڵ بوو ئەوە بێت کە لە پەروەردات و خەمی دەخۆیت ئەوانە ئەو ڕێگایانە نادۆزرێنەوە تۆ لەو حاڵەتە ئەگەرەکان دەبینیت لەو حاڵەتە دەست بۆ هەموو ئەگەرێک دەبەی بۆ ئەوەی ئەو کارە بکەیت لەبەر ئەوە ئەم خەمخۆریە و ئەم فەزایە کە تۆ تێدەکەوی ئەو فەزایە کە ئەسڵەن تۆ تایە فێر دەبی کە پەروەردە چییە یعنی زانینت دەست دەکەوێت لەبارەی کارەکەت کردی ئێوە ئەم خەمخۆریە لابە تۆ فعلەن حاڵەتێکی پیشەیی وەردەگری کە کۆمەڵ هێشتا ئەوامرە جێبەجێ دەکەیت وە لێرە شتێک بە ناوی پەروەردە نامێنێ یعنی تۆ لەناو بازاڕە لەناو شتێکی وجدانی هەنیت بەس لەناو ئەم خۆبخۆریە ئەمە ڕوو دەدا یعنی خەمخۆری کە تۆ خەم دەخۆیت یەک ئەو حاڵەتە زانینەی تایە ڕێگا دۆزی تایە دوو ئێش و ئازار و ڕاڕایی تایە قەلەق دەبی هەر ئەگەرەکانە سەر ناگرێت لەگەڵ سەر نەگرتنی ئەگەرەکانە ئاز دەکەی مەترسی لەسەر ئامانجەکەت کە منداڵەکەیە زیاد دەکات تۆ لەما قەلەقی شتێکی تریشم دیاری کردو و بزانم بەرپرسیارەتی طبعا بەرپرسیارەتی وەکو بڵێ بۆ ئەوەی بزانین کەسێک هەڵگری بەرپرسیارەتی ئەو منداڵەیە بەوا دەتوانین بزانین کە ئەم خەمی دیانێت یعنی خەمی منداڵەکە
چونکە خەمی منداڵەکە وا دەکا فعلەن تۆ بەرپرسیارەتەکە جێبەجێ و ئەو ئازارەی لە دڵتایە، ئەو قەلەقەی لە دڵتایە، ئەو تستەی لە دڵتایە، ئەوەی کە دەکرێتە ناو ئەم دنیا ویجدانیەوە، ئەمە بە شکڵێکی سروشتی کارەکە دەکا، هەر کارەکەش ناکا دوای ئەوەی کە تۆ کارەکە سەری گرت پاداش دەگەیە بۆ دڵت کە عیبارەتە لەو ئارامەی کە ئیتر تۆ لەو لە لەحزەی ئەوەی کە کارەکەت کردووە و منداڵەکە کەوتۆتە ناو ئەمانەوە تۆش دەکەویتە ناو و منداڵەکە دەکەوێتە ناو مەترسیەوە تۆش دەکەویتە ناو ترسەوە، یعنی کەوت لە ناو مەترسیایە تۆش ترست هەیە، ترس دروست دەبێت بەرامبەر ئەوەی کە شتێک لە منداڵەکە ڕوودا نەک خۆت دەترسی لە شتێک، یعنی ترسەکە ترسە ڕەبتە بە منداڵەکەەوە و ڕەبتە بەوەی کە منداڵەکە بکەوێتە ناو مەترسیەوە و ئەم ڕەبتە زۆر سەیرە، یعنی تۆ لە ناو خۆتە یعنی ئەگەر لە نمونەی دایک و منداڵ وەریگری تەنانەت دایک و منداڵ ئەگەر لە دووریشەوە بێ هەر لە ڕووی ئەم خەمەی تیا بێت لە ڕووی جەستەییشەوە یعنی جەستەی دۆخ وەردەگرێت کە ڕەبتی بە منداڵەکەەوە هەیە، یعنی گریانی منداڵەکە لەوێ کاریگەری لەسەر جەستەی دایکەکە و ئەمە دۆخێک گەیە لەوانەیە دایکەکە هەندێک تێکەوە نانی دەزانن کە ڕەبتێکەکە هەر ویژدانیەکە یەکسەر تەحول دەکات بۆ ڕەبتێکی فیزیکی و بڵێن فیزیۆلۆژی و سنگی دایکەکە لە گریانی منداڵەکە گۆڕانی بەسەرانی، بەڵام ئەمە لەکوێوە دروست دەبێت ئەو دایکەی خەمەکەی تیانە بێ ئەمە ڕوو ناداوێت دەستەشکە، ئەمە پەیوەندیەکی دوورە لە کاتێکە لە عینی کاتە هاوکات شتەکە ڕوو دەدات، ئەمە هەمووی ڕەبتی بە خەمەکەوە هەیە، ڕەبتی بە جەستەوە نیە و خەمەکەیە ئەو هاوکاتی تێدەکەوێت دوای ئەوە جەستەکانیش هاوکاتێکەوە یعنی لە ئەمان کاتە منداڵەکە دەگری و دایکەکەش دەکەوێت جەستەی دەکەوێتەوە و ئەمە پەیوەندیەکی ناوەکی دروست دەکا، ینی تۆ لەگەڵ منداڵەکانە کە پەروەردەیان دەکەی لە پەیوەندیەکی ویژدانیایت، پەیوەندیەکە لە ناوە، پەیوەندیەکە ئەوانی تر نایبینی و ئەوەی کە دەڵێ کەس لە دەردی کەس خەبەردار نیە، فعلەن لێرە دەردێکە تۆ دەیچێژی، تۆ لە ناویای، تۆ لە ناو ئەو ژیانی ویژدانی کەواتە خەم خۆری تەمەن لێرە و خەم واردەی یا خەموەر وەکو پەروەر ئەم وەرە ئەم معنایانە لەگەڵ خۆیان هەڵدەگرێت دەیخاتە ناو وشەی پەروەر، یعنی بە معنایەکی تر ئەسڵەن یعنی دەبێ بەر لەوەی کەسێک پەروەر بێ، یعنی ئەوەی کە پەروەردەی کەسێک دەکات دەبێت چی بێ؟ دەبێت خەموەر بێت، یعنی خەموەری ئەساسە بۆ پەروەری. لە ناو پەروەریەکە بابەتێکی وەکو خەم نییە کە بیخۆیتەوە، یعنی ئەو شتە هەیە کە تۆ خەمەکەی بۆ دەخۆی دواتر ئەم کە ئەم لەم دنیای خەماتی نەدەرێ دەچینە سەر وشەی پەرە جارێکی تر پەروەردە و ئەم پەرە لە چێوە و ئەم پەرە تەبەن دەبێتە بابەتی خەم خواردنەکە و دوایی دیاری دەکەین کە چییە. ئێستا حەز دەکەم پەیوەندیەکەیە لە بینی سروشت و دایکەکە بچینە ناوی بزانین چۆنە منداڵەکە لە ماڵ دەگری بەس ئەوەی کە ئازاری دەدا برسێتیە، ئەیکێ ئازاری منداڵەکە دەدا لەم حاڵەتە؟ دایکێکی تریەیە کە سروشتێتی، یعنی دایکی سروشتی منداڵەکە، ئەی دایکی سروشتی منداڵەکە بۆ ئازاری منداڵەکە لەوێ کە ڕقی لێتی لەوەیە دەوێت بیکوژێت. دایکی سروشتی منداڵەکە دەیەوێ منداڵەکە ئازار دەدا بۆی منداڵەکە بمێنێت و ئەم غەریز هینیمانەوە لە ناو بوونە بایۆلۆجیەکە ئامانجی بوونی بایۆلۆجی ئەم منداڵە کە دایکە بایۆلۆجیەکەی کە عیبارەتە لە سروشتەکەی کە لە ناوایەتی
ئەمە بە برسیەکێکە منداڵەکە وا لێ دەکا چونکە خۆی ناتوانێت خۆراکەکە پێیاکە دەنگ بەرزکاتەوە دەوروبەرەکەی ئاگادار کاتەوە تاوەکو ئەوەی بۆ بێنێکە بۆ مانی پێویستە. یعنی دایکەکە دایکە سروشتەکە ئازاری دەدا بۆی منداڵەکە بمێن. بۆ ئەوەی فشار بخاتە سەر دەوروبەر، یعنی ئامانجێکی هەیە ئەوەیە کە نان ئەو نانە دەستخا بۆ منداڵەکە. بەڵام دایکەکە دایکە مرۆیەکە پەیوەندی بە نانەکەوە نییە، ئەوەندەی پەیوەندی بە ئازارەکەوە هەیە، ئەوەندەی پەیوەندی بە دۆخەکەوەیە کە منداڵەکە تێدەبێت. یعنی دایکە بە سروشتەکە لە شوێنێکا کار دەکا، دایکە بایۆلۆژیەکە دەجوڵێنێ بەرەو شتێک، بەڵام بەچی یعنی بە شتێک دەیجوڵێنێ کە منداڵەکە هاوار دەکا و ئازارەکەی بۆ دروست دەبێت ئەو کاتە دایکەکە خەمەکە دایک دەکرێت. یعنی ئەمە دێتە پێشچاوی. ئەگەر بێت و ڕوژ نەدا منداڵەکە نەگری جارێ برسێتیەکە تەسیری لێ نەکردبێ ئەم لە خەمی ئەوایە، ئەوە دێتە پێشچاوی کە لە دووری منداڵەکەیەتی ئەمە ڕوودا. وەک گریانەکە لای ئەو نیشانەی ئەوەیە کە منداڵەکە ئازاری ئەی ئازارەکە چیە؟ برسێتیە. و ئەم دۆخی برسێتیە منداڵەکە وا لێ دەکا کە یعنی منداڵەکە ناچار دەکا بگری بۆ ئەوەی یعنی وای لێ دەکا کە خواردنی بۆ پێیان، یعنی خواردن بۆ جەستە بایۆلۆجیەکە بۆمانەوە پێیان، بەڵام ئەوەی خواردنەکە پێیان دەکا منداڵەکە نییە، چونکە منداڵەکە ناتوانێت پێیان. ئەی کێیە؟ دایکەکەیە دەبێت بۆی پێیان. بەڵام دایکەکە ئاماژەیە لە شوێنێکی ترەوە دەبێت. یعنی لێەوە نابینێت کە ئەم منداڵە خواردنی پێویستەوە دەبێت خواردنەکەی بدات. ئازاری منداڵەکە ئازاری دەدات. یعنی ئازاری منداڵەکە کە ئازارێکی بایۆلۆجیە لە لای دایکەکە دەبێتە ئازاری دڵ. ناتە حەوت دەکا بۆ جۆرێکی تر لە ئازار. ئەی لێرەوە کە ئێمە سیر دەکەین ئەگەر وا ببینین هەست دەکەین جەنگێک لە بینی دایکە سروشتەکە و دایکە مرۆیەکە هەیە. وەفعلەن جۆرێک لە جەنگەیە. ئەو منداڵەکەی وەکو ڕەهینە ئەگەر لە دەرەوە سیرکەی ئەڵێ ئەگەر تۆ نانەکەی بۆ پەیدا نەکەی من دەکوژم. ئەمە وەکو ئەو وایە کەسێکی ستەمکار منداڵی دایکێکی گرت بێ بڵێ ئەگەر فڵانەشت داواکەم جێبەجێ نەکەی من منداڵەکە ئێتە داواکە هەرچی. بەڵام فەرقەکە لێرە جیاوازیەکی سەیرەوە ناوەکو ڕەهینە فعلەن منداڵەکە لەوێ ڕەهینەیەکە. یعنی ڕەهینە یعنی ئەوەی کە تۆ دایدەنەی دەیخێتە ژێر تادیدەوە بۆ ئەوەی کەسێکی تر کە ڕەبتە بەمەی کە تادیدی دەکەی لە جاتی ئەو دەیخێتە ژێر تادیدەوە و ئەو ناچار دەکەی بێ لە ژێر ئەو ڕەشەیە لە ژێر ئەو مەترسیە دەری بێنێ بە لە بەرامبەر شتێکە. یعنی تۆ شتێکی تری پێ دەکەی بۆ ئەوەی ئەم مەترسیە لەسەرەوە. دایکە سروشتێکە منداڵەکە دەخاتە ناو مەترسیەوە بۆ ئەوەی دایکەکە شتێکگەیە بیکە ناچاری دەکات، دایکەکە ناچار دەکات بەو شتە. ئەویش ئەوەیە کە خواردنەکەی بۆ پێ دەکات. وەکو ڕێک دایکەکە لێرە دایکە سروشتێکە یعنی ئەو هێزە سروشتێکە لە ناو منداڵەکە ئەو کارە دەکات و کار دەکات بۆ هێشتنەوەی منداڵەکە. بەڵام بەم ڕێگایە منداڵەکە لە ناو ئاگرا دادەنێ بۆ دایکەکە ئەڵێ منداڵەکەت دەسووتێ من داوامەیە گەر داواکەم جێبەجێ دەکەی. داواکە داوا پەیداکردنی نانەکە. ئەلێرا دایکەکە وەک دایک ئەمە وەک ئەوەی کە نان پەیدا دەکات بۆ منداڵەکە لەوێ کارەکە ناکات. ئەی لە کوێوە دەیکا؟ لەوێەوە دەیکا کە لە مەترسیەکە بێنێتە دەرێ. یعنی شتەکە بایۆلۆجی لەوێ بیر ناکاتەوە ئەم منداڵە نانەکەی بدەیتێ نازانم چی دەبێت و لە ناوی هەرز دەبێت و ئاوا دەبێت و ئاوا دەبێت و دەمێنێتەوە. نا ئەو بیر لەوە دەکاتەوە منداڵەکەی ڕزگار کارەوە مەترسیە. لەبەرەوە نانەکە بۆ دایکە بایۆلۆجیەکە پەیا دەکا، دایکە بۆ بایۆلۆجیەکەش مەترسیەکە لەسەر منداڵەکە ڕادەکات. ئەی پاداشتی دایکەکە چییە؟ دایکەکە لەوێەوە دڵی ئیسراحەت دەکات کە منداڵەکە هەز دەکات لە مەترسیەکە دەرچوو هاتووەتە ناو سەلامەتیەوە. یعنی ئەمەی دایکەکە پەیوەندی دایکەکە بە منداڵەکەەوە پەیوەندیەکی ویژدانی. بەڵام پەیوەندی هێزە سروشتێکە کە من ناوە منات دایکە سروشتێکە لەگەڵ منداڵەکە چییە؟ بایۆلۆژیە و ڕەبتی بە
هەرزی دەوەرێکەوە یان هەرزی دەوەرێکی تر ئاوایەکە ئەم منداڵە بەڵام دایکەکە پەیوەندێکی شعوری دروست دەکات و ئەم پەیوەندی شعوریە دروست نەکە خەم دروست ناکات دایکە سروشتەکە خەم و شت نازانێت بەس دایکە مرۆیەکە خەم دای دەکات و لەناو دایکە مرۆیەکە شتانێک ڕوو دەدا کە مۆزوعەکە لەوانەیە کە ئەم منداڵە نانەکە بخوا مۆزوعەکە ئەوەیە کە ئەم منداڵە مەترسیەکەی لەسەر لەبەرەوە ئەم خەمە لەم حاڵەتە ناخوا لە شوێنێکە کە منداڵەکەی چووە بۆ سەفەر خەمی ئەوەیەتی شتێکی لە بەسەر ئەمەیان منداڵەکە شتێکی تر دەخاتنەوە مەترسیەوە قەدەرێک دەخاتنەوە دەکرێت ئەم منداڵە لە ڕێگا بڵێن چوزان وەرگەڕە سەیارە کە شتێک ڕووبدا شتێکی قەدەری ڕووبدا مناڵەت نەمێت تامان لێرە ئینسانەکە یعنی دایکەکە بێ دەسەڵاتە بەڵام خەمەکەش لە عین کاتیشە خەمەکە دەخوا یعنی تەنانەت هەموو شتەکانیشی زامن کردووە کە منداڵی بە سیارەیەکی باش بووە بەڵام لەگەڵ ئەوەشە هەرچی دەکات خەمەکە دەخوا چونکە ئەگەرێک هەیە ئەگەرێک هەیە منداڵەکەی بکەوێتە سیارەکە بۆ منەوەشکە نەک ئەگەرێک کۆمەڵی ئەگەری زۆر لەم حاڵەتا لەناو خەمایە ئەمە عیلاقەی بە بایۆلۆجی عیلاقەی بەوە نییە کە نانەکە بخوا و بەزێتی کرد ئەمە شتێکی ویژدانی قوڵە لەبەرەوە پەیوەندی دایکە مرۆییەکە بە منداڵەکەەوە پەیوەندیەکی ویژدانیە لەناو جیهانێکی ترایە ئەم پەیوەندیە سروشتیە شتێکی ترە و دایکە سروشتەکە منداڵەکە دایکەکە لە ڕاستیە ئەگەر نان پەیداکردنەکە بێ ناچاری دەکانانە بەبێ یعنی لە دۆخێکی ناچاری هەیە یعنی کە تۆ دیتە ناو جیهانە بایۆلۆجیەکەوە تۆ لە ناو دۆخێکی ناچاری یعنی ئەمە لە ناو جیهانە بایۆلۆجیەکە لە ڕاستیە جسممان یا سروشتمان ناچارمان دەکا نانکە سروشتمان ناچارمان دەکا ئاو و دەبێ بۆی پێیاکەین ئازارمان دەدا هەتا ینی فعلەن وەکوتم دەمانکا بەڕەهینە دەکات وجودە بایۆلۆجیەکەت دەکا بەڕەهینە وجودە مرۆیەکەت دەچێت نانەکەی پێ بۆ پیا دەکا بۆەوەی بمێنێت و لێرە بەرەبەرە من ئیش لەسەرەوە دەکەمە و بوونە مرۆییە و ئەو جیهانە ویژدانیە و جیهانە زمانیەکەش لە بەناو مرۆییە لەگەڵم جیهانە بایۆلۆجیا جایکەم هەڵ دەدەم بتوانم یعنی لە لای ئێوە جیاکاریەکە ئەوە ناوە بڵێن فراوان بێ و حقەتەی دایدەنین تا بتوانین لە پرۆسەی پەروەردە تێ بکەین چونکە پرۆسەی پەروەردە دەکەوێتە ناو یەکێک لەم جیهانە و فعلەن دەکەوێتە ناو جیهانە ویژدانیە مرۆییەکەوە یعنی لە ناو حیواناتە شتێک نییە بە ناوی پرۆسەی پەروەردەکە ئەمە دواتر تەبەن باسی دەکەم بۆچی لە ناو زیندەوەرەکانە پەروەردە بەم معنایە نییە کە لە ناو مرۆڤایە هەنی پەروەردە نییە ئێستا وا بزانم ئەو کێشەی ئەو پەیوەندیەی کە لە ناو سروشتی منداڵەکە هەیە لەگەڵ دایکەکەی دەرەوە تێگەیشتین وەزانیمان دایکەکە لە کوێوە نانەکەی بۆ پیا دەکات و پیاکردنی نانەکە لە ڕاستی ئامانج نییە وازانیشمان دوای ئەوە کاتێک ئەم لەم پەیوەندی ویژدانیە ئەو پاداشتەی دایکەکە لە کارەکە وەری دەگرێت چییە؟ ئەوەیە کاتێک ئەم ئازارە ئەم پەیوەندیە ویژدانیە لە بینی منداڵەکە دروست دەبێت دڵی ناڕەحەتە ئەم ناڕەحەتیە لە ناو دڵیا دروست دەبێت کاتێک کە شتەکە بۆ نمونە کاتێک منداڵەکەی بە سەلامەتی دێتەوە خۆشیە کەس پێ دەکات لە ناو دڵیا کام خۆشیە زۆر و کاتێک کە شتەکە دەکات دەزانێت ئەگەرەکە ئەوەی کە کردوویەتی سەری گرتووە تووشی ئەم حاڵەتە دەبێت اینجا وەرن با بە پێچەوانەکەی تەمەن لێرە دەچینە ناو جیهانێکی سایکۆلۆژی بۆەوەی ئەو دوو جیهانەش جاکەینەوە یعنی خەم بە معنا سایکۆلۆژیەکەی شتێکی زۆر خەتەرناکە و فعلەن زۆر خراپە و کوشندەیە و نەتیجەی نییە هیچ پاداشتێکی نییە بەس ئەمە چۆن ڕوو دەدا خەم وەک حاڵەتێکی دابنێ دایکێک منداڵەکەی لە وەزێکی خەتەر کۆمەڵێ ئەگەری زۆر هەیە کە دەتوانێت
ئەم ئەگەرانە تاقی کاتەوە بۆی من مەترسیەکە لەسەر منداڵەکەیدا ئەگەرەکان تاقی دەکاتەوە لە هەموو ئەگەرەکان شکست دێت منداڵەکەی دەبێت ئەم شکستەی لە ئەوەی منداڵەکەی ڕزگارەکە خەمەکە لە خەمێکی وجدانیەوە دەکات بە خەمێکی سایکۆلۆژی بۆ خەمێکی سایکۆلۆژیە چونکە لەو دۆخە دەمێنێتەوە کە هەر ئەگەرەکان دەیەوێت ئەو شکستە ڕاستکاتەوە شکستەکەش ڕازانێتەوە یعنی منداڵەکە زیندوو دەکاتەوە کە زیندوی دەکاتەوە جارێکی تر بەناو ئەگەرەکانە دەڕوا جارێکی تر شکستەکە دەخواتەوە و لێرە تووشی خەمۆکی و ئەو حاڵەتانە دەبێت و دیوە خەمێکی ڕەش دروست دێت باوا یعنی خەمەکەی تر خەمێکی سپیە بەس ئەم خەمەیان خەمێکی ڕەش و ئەم خەمەیان وەکو بڵێ لەوێوە دروست دەبێت کە هەستت بە شکست کرد لەوەی کە منداڵ ڕزگار دەتەوێت ئەو شکستە بێنیتەوە شکست دەخۆیتەوە دەتەوێت چونکە شتەکە تەواو منداڵەکە ڕۆشت و زۆر خەمەیە ئێمە کە دەیخۆین بۆ شتانێک فعلا خەمی ڕەشە یعنی وەکو بڵێ جاری وایە خەمەکە فعلا نینە وەکو بڵێ خەمێکی خەمە بۆ خۆت خەمی ئەوە کە خانوویەکە دەبێت خەمی ئەوە کەسە خەمی ئەوە ئەم خەمەی کە لێرە دیوێکی تری خەممان بۆ دەرێت خەم ئەم خەمەیان چییە من لێرە ناتوانم هەموو جۆرەکانی خەم جیاکەم بەڵام مەز دەکەم ئەمە باشە بۆەوەی دەرگا بکەینەوە لە بیر لەوە بکەینەوە کە خەم چییە و خەم لە کوێ چی دەکات لە کوێ چی دەکات ئەی خەمی سپی و خەمی ڕەشکە ئەی خەمەکانی ترکە چین ئایا هیچ دەکەن ئەم خەمە یعنی ئێمە لە ڕاستیا وەکو کۆمەلگا لەناو یعنی ئەوەی کە ژیانی تێکداوین خەمە بەس خەمێکی ڕەش یعنی ئەو بیرکردنەوەی کە لەناو خۆمانە دەکەینەوە بەردەوام یعنی بیرکردنەوەی کە لە واقعیشا هیچ ناکات یعنی شتانێکە لەناو خۆمانە دەین و دەیبین یعنی دەکرێت بۆ نمونە خەفەت بۆ دیوە سەردیەکەی خەم دەکرێت ئەوانە یعنی دەستکاری کەین و چەندسازی تیا بکەین بەس من لێرە لەوە زیاتر نامەوێت وەکو بڵێ بچینە باسەکە درێژکەمەوە کە باسەکە ئەمە تەنها بۆ ئەوەیە کە ئێمە شتێک لێرە وەرگرین بۆ ئەوەی بچین بەرە مۆزوعی پەروەردە و بەردەوام کە دەچمەنە ئەم بابەتانەوە ئەوە بزانن کە من لەناو پەروەردە ماومەتەوە و ئەم شتە شوێنە ڕوون دەکەمەوە بۆ ئامانجەکەی کە ڕوونکردنەوەی واتای بابەتێکی تر دەبێت دەست پێ بکەم کە پەیوەندی بە وەرفیمی ئەم جارە پەرەوە هەیە لە پەروەرە وشەی پەروەەر دەبێت بە وردی بزانیم واتاکەی چییە چونکە پەروەەردە لە پەروەەر یعنی لەگەڵ دەر دروست دەکرێت لەبەرەوە من هەست دەکەم بۆ ئەوەی ئاوا بەسەریان نەڕۆم چونکە وشەی پەر لە نابرێم وەفیمی پەر زۆر ئاڵۆزە و هەندێک لەو پرسیارانی کە پێشتر کران کە باسم کرد هەوڵم داوە و بە شوێنەوە بابەتانەشا بڕۆم مەر بە تەواوی یەکلای کەمەوەکەم پەرە چییە و ئەم ماناکەی چییە و بۆچی لە جاتی بۆ نمونە پەر هاتوۆتە ناو وشەی پەروەرەوە بۆچی بۆ نمونە گەشە نهاتووە گەشوەر بۆچی گەشوەر نیە لە کاتێکە ئێمە وا بیر دەکەینەوە کە پەروەردە عیبارەتە لە گەشە پێدانی شتێک گەشە پێ بدەین یانی پەروەردەمان شتێک گەشەی پێ بدەین و پێی بگەین باشە بۆچی وشەکە پەرە هاتووەتە ئێرەوە نەک گەشە پەرە ئێمە لە وشەی پەرەسەندنە هەمان ئەمە دواتر تەبان ئێستا دەبێ من شیکردنەوەیکی زۆر بکەم ئەس دەکەم کاتەکە ڕێگرە لە بەردەمەوە بەڵام پێم باشە بۆ سیمیناری داهاتوو ئەگەر کرا هەر یەکەتان بیر لە وشە پەرەسەندن و گەشە ئەم سێشتە بکاتەوە گرنگە فەرقی برەو پێدان یا برەو سەندن گەشە سەندن یا گەشە پێدان لەگەڵ پەرەسەندن یا پەرە پێدان ئەم سێ چەمکە گرنگە بیری لە بکرێتەوە و جیاوازەکەیان چییە
بۆ ئەوەی دواتر لە ڕێگەی و بەراوردەوە بگەینە ئەوەی کە پەروەردە، چونکە ئەو کاتە پەروەر ئەوەیە کە لە خەمی پەرەپێدانی شتێکایە، پەرەسەندنی شتێکایە کە ڕەبتی بەم پەرەیەوە هەیە. دەبێت لەم پەرەیە تێبگەین ئەوەی کە کارەکەیە، بابەتی کارەکە چیە. وەکو خەمخۆرەکە خەمەکە دەخوا، بەس خەمەکە بۆ شتێکی دەخوا. یعنی لێرە لە وشەی پەروەردە کارەکەمانیشان دەدا. ئەستا لە وشەی خەمخۆرە کارەکە دیار نییە، خەمی چ شتێک دەخۆی. بەڵام لە وشەی پەروەردە بۆ دیاری دەکات کە خەمەکەی تۆ دەکەوێتە کوێ. ئەو شتەی کە خەمی لێ دەخۆی بۆ منداڵەکە چییە؟ بۆ نمونە لە دایکەکە کە خەمی ئەوە دەخوا منداڵەکەی برسی بێ، یعنی خەمی برسیەتەکەی، خەمی ئەو شتەیە برسی بوونەکەی و ئازاری برسی بوونەکە و فلانە. بۆ ئەمە شتێک بێت. ئەی خەمی پەرەپێدانی شتێک چیە؟ ئەو کاتە بابەتەکەمان چییە؟ بابەتی خەمەکەی کە هەیە پەرەسەندنە، پەرەپێدانە، ڕەبتە بەم پەرەیەوە. لەبەرەوە دەبێت بزانین پەرە چییە، جیاوازی لەگەڵ گەشە چییە بۆ گەشە، بۆ گەشەدا. یعنی واتە باوەکەی کە ئێمە دێ بە زەیمانە دەبێت لە ڕاستیە گەشە بێ. ئەگەر لەناو واتەکانیش کە لە قاموسادا لە فەرەنگە کوردەکانە داینەوە پەروەر نووسیویانە ینی بەخێوکەر. تامان بەخێوکەر ڕەبتی بە گەشەکردنی شتێکەوە، گەشە پێدانی شتێکەوە هەیە وە کامەڵکردنی ئەم شتەیە، ئەم شتە لە گەشەی خۆیان کامەڵ بێت. ئایا پەرستن ینی ئەمەیە پەروەردە؟ یا پەروەردە وشەی پەرستەندن پێمان داڵ، ینی ئەوەی کە دەبێت خەمەکەی بخۆین پەرستەندنی شتێکە، نەک گەشەکردنی شتێک. لەبەرەوە بۆ سیمیناری داهاتوو بە هیوام ئەوە خۆتان لای خۆتانەوە گەر تاقەتان هەبوو بە پیاسە بوو یا هەر لار کاتێکا بوو پێێتەوە بیرتانە موشەیە لەگەڵ یا بڕۆن و مەوزوعی گەشە و دەتوانم من دەشتی تریش ینی تان دەمێ بۆی بیری لێ بکەنەوە. ئایا لە بۆ نمونە لە گەشەکردنا گەشەکردن جۆرگۆڕە یا جۆر نەگۆڕە؟ ئەی پەرەسەندن جۆرگۆڕە یا جۆر نەگۆڕە؟ ئەی برەوسەندن جۆرگۆڕە یا جۆر نەگۆڕە؟ و بۆ ئەوەی واتەکان جیاکەیتەوە گۆڕینی جۆر، گۆڕین و نەگۆڕینی جۆر بکەنە پێوەرێک، بە پێی ئەم پێوەرە بیر لە پەرەسەندن، گەشە سەندن لەگەڵ برەو سەندن یا پێدان، برەو پێدان، گەشە پێدان دەتوانین بە ئیشتقاقەکانی تیژوە. کە لێرەوە ئێمە بیرمان لەمە کردەوە بەرەبەرە لە چی نزیک دەکەوینەوە؟ لە وشەی پەرە نزیک دەکەوینەوە کە لە وشەی پەروەردە هەیە و ئەو واتایە لەگەڵ خۆیان هەڵگرتووە. ئەو کاتە ئەو کارە ئەوە دەبێتە بابەتی پەروەریەکە. ینی کەسی پەروەر وەکو چۆن دەڵێ خەموەر، خەم دەخوا، پەروەریش خەم دەخوا، بەڵام لە وشەی پەروەرەکە ئەو شتێک کە خەمی دەخوا دانراوە کە پەرەپێدە، نەک خەم، بابەتی خەمەکە دیاری نەکراوە، ئەوەی کە خەمەکەی بۆ دەخۆت. ئێستا گۆش خۆی بابەتەکەی بەرکارەکەی دیاری کراوە، بەڵام لێرە بەرکارەکان خەمەکە دەخۆی، بەڵام بۆ شتێک کە کارێکە، شتێکە، پرۆسەیەکە و خەمی ئەم پرۆسەیە لێرە کۆپەرەکە دێت. سواس ئەو پشووە زۆرەکان زۆرەکان